الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. بران وخوشكاني برز السلام عليكم ورحمة الله وبركاته. پیغمبر خواه صلى الله عليه وسلم لفرمایشتێک دا دەفەرمێ مثل الذي يذكر ربه والذي لا يذكر مثل الحي والميت. نمونەی ئەو کەسەی ذکر و یادی پەروەردیگار ئەکا لەگەڵ ئەو کەسەی ذکر و یادی خوای پەروەردیگار ناکە نمونەی ئەو دوانە وەکو زیندوو مردووانە. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان ڕادەگەیەنێ چۆن مردووێک بۆ خۆی هیچی پێ ناکرێ و بۆ بەرامبەرەکەی هیچی پێ ناکرێ بێگومان ئەو کەسانەشی کە دڵیان لەگەڵ خوای پەروەردیگار یەک نییە، ئەو کەسانەشیان کە زاریان بە ذکر و یادی خوای پەروەردیگار تەڕ نییە، ئەو کەسانەش نمونەی کەسی مردووانە، چونکە ناتوانن نەخۆیان نە کەسانی تر سوود پێ بگەینن لە قیامەتدا لە سزای خوای پەروەردیگار قوتاریان بکە. بۆیە ئێمە ژەبەر گرنگی ذکر پێمان خۆش بوو چەند ذکرێک لە خزمەت جەنابتان باس بکەین و گرنگی ئەو ذکرە و پاداشتی ئەو ذکرەش ڕوون بکەینەوە کە بزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندە گرنگی بەو ذکرانە داوە و چەندە پاداشتی بۆ داناوین. ئەگەڵ کەسێک دەست بەو ذکرانە بگرێ چەندە پاداشتی هەیە. یەکەم ذکرێک کە ئێمە بچینە خزمەتی دوو ئایەتی کۆتایی سوورەتی بەقەڕەیە. ئەوتە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کە حاکم هێناویەتەوە سەنەدەکەشی صحیحە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک ئەو دوو ئایەتە بخوێنێ کە ئەفەرمێ لەو فەرمایشتەی وأنزل منه آيتين ختم بهما سورة البقرة ولا تقرآن في دار فيقربها الشيطان 3 ليال. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێک کە خوای پەروەردیگار قورئانی دابەزاند و سوورەتی بەقەڕەی دابەزاند و لە سوورەتی بەقەڕەش کە کۆتایی پێهێنا بەو دوو ئایەتە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک ئەو دوو ئایەتە بخوێنێ شەیتان بۆ 3 ڕۆژان لەو ماڵە دوور ئەکەوێتەوە. واتە 3 شەو شەیتان ناتوانێ بچێتە ئەو ماڵەی کە دوو ئایەتی کۆتایی سوورەتی بەقەڕەی تێدا خوێندراوە. الله ئەکبەر، ئەو فەزڵە گەورەیە، ئەو پاداشتە گەورەیە تەنها بۆ خوێندنی دوو ئایەت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئامۆژگاریمان ئەکا. ذکری دووەم کە بچینە خزمەتی ئەویش ئەوەیە قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەر لەوەی ئەو دوو سوورەتەدا ببەزێ خۆی بەخوای پەروەردیگار ئەپاراست و هۆکاری تری بەکاردێنا بۆ ئەوەی خۆ بپارێزێ لە جن و لە چاوەزار. بەڵام کاتێک کە ئەو دوو سوورەتە دابەزی، وەکو یەک لە سەحابە بەڕێزەکان بۆمان دەڵێتن کە حەدیثەکە لە سنەنی ترمزیدا هاتووە و صحیحە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیثە ئەو سەحابەیە وەصفی ئەکا و ئەفەرمێ كان يتعوذ من الجن وعين الإنسان حتى نزلتا معوذتان فلما نزلت أخذ بهما وترك ما سواهما. ئەفەرمێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بەر لەوەی ئەو دوو سوورەتە داببەزێ بە شتی تر پەنای دەگر بەخوای پەروەردیگار لە ئەجنە و لە چاوەزار. بەڵام هەر کە ئەو دوو سوورەتە دابەزی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها ئەو دوو سوورەتەی ئەخوێن بۆ ئەوەی خۆی لە چاوەزار بپارێزێ. بۆیە زۆر جار دەبینین کەسان هەیە پرسیار دەکەن کە سارەیەکی نوێیان کڕیوە یا خانوویەکی نوێیان کڕیوە یان شتێک دەکڕن دەڵێن ئەترسێن کە چاوەزار لێ بداتن. بۆ ئەوەی لە چاوەزار بپارێزرێ، بۆ ئەوەی لە جن بپارێزرێ، وەرە دەست بگرە بەو عیلاجەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ئەو دوو سوورەتە بخوێنی ئەپارێزرێ لە جن و لە چاوەزاریش. سێم ذکر کە ئێمە بچینە خزمەتی ئەویش لا حول ولا قوة إلا بالله. لەگەڵ ئەوەی کە ئەوزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا حول ولا قوة إلا بالله،
کەنزێکە لە کەنزەکانی بەهاشت. بەڕاستی ئەوە زۆر گەورەیە مەژدەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە دنیادا کەنزێکمان پێ دەڵێ لە قیامەت و لە بەهەشدا ئێمە بەدەستی بێنین. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی تردا فەرمێ من قال لا حول ولا قوة إلا بالله كانت له دواء من 99 داء أيسرها الهم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک بڵێ لا حول ولا قوة إلا بالله، هەر کەسێک ئەوە دووبارە بکاتەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو لا حول ولا قوة إلا بالله دەرمانێکە بۆ 99 دەرد، واتە عیلاجی 99 دەردی پێدەکرێ. بچووکترین دەردێک کە لە تۆی دوور بخاتەوە ئەو لا حول ولا قوة إلا بالله خەم و پەژارەیە، لە هەر هەمویان بچووکتر خەم و پەژارەیە لە تۆی دوور دەخاتەوە. واتە ئەگەر هیچ بۆ تۆ نەکاتن ئەو لا حول ولا قوة إلا بالله، کاتێک کە تۆ بەدڵ لە خوای پەروەردگارە پاڕێەوە خەم و پەژارەی ناو دڵت ناهێلێ، ئەو خەمەی کە هەیتت لا دەباتن لەسەر. سزای ئەگەر ئەوانی تر و ئەگەر بچووکەکەی وابێ ئەبێ گەورەترین شتێکە لای بباتن چ بێتن؟ بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موژدەی گەورەمان دەداتێ لەوەی کە زۆر لا حول ولا قوة إلا بالله دووبارە بکەینەوە. یەکێکی تر لەو ذکرانەی کە بچینە خزمەتی ئەویش ئەوەیە بڵێن بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. أو تبيغمبري نازدار صلى الله عليه وسلم لحديثك لصحي ترمزي داهاتو أفرمي هر كسك بياني بسرداهاتو ايواري بسرداهات أو ذكر دوباره بكاتو بلي بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. أفرمي أو ذكري بك لم يضره الشيء، أفرمي هيج شتيك زرر لو كسناداتن. الله أكبر لو مجدي بيغمبري خواه صلى الله عليه وسلم هيج شتيك زرر لتو نادا أجر أو ذكر دوباره بكي وبسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. زراوي أو حديث أفرميتن إما أو منزور دوباره ذكردوا وخوش من بيني من كهي زرر من بينه دقيش. بله يجلس ذكركاني تركبتين خزمتي أويش أعوذ بكلمات الله تامات من شر ما خلق. أو ذكرى هركسك دوباري بكاتوا لجهرو دو بشك دا بارزري. لحديثك دا كلا صحي مسلم دا هاتوا پیغمبر خوا صلى الله عليه وسلم أفرمي هركسك أو ذكرى دوباره بكاتوا لكاتك دا آموشگاري صحابيك دكاتن أو صحابي هاتا خزمتي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي أي پیغمبر خوا دويني شو دو پشكي پي ودام زور آزارم پيچشت. پیغمبر خوا صلى الله عليه وسلم روتي كردو فرموي أما لو قلت حين أمسيت أما لو قلت حين أمسيت أعوذ بكلمات الله تامات من شر ما خلق لم تضرك. فرموي آي أجر دود أعوذ بكلمات الله تامات من شر ما خلق أجر أواي بدوا أو الزريري بين دقيان أو دو بشك آزاري بين دقيان. تماشا پیغمبر خوا صلى الله عليه وسلم بيك ذكر چون ئاگادار من دەکاتەوە. اینجا تەبەڕی ئەفەرمێ تەمان کاتێک کە شتێک گوتمان پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێ کە وتمان صحیحە واتە دەبێ یەقینمان هەبێ لەلایەن خوای پەروەردگارەوەیە، دەبێ یەقینمان هەبێ کە ئەو شتە 100% دێتە جێ و 100% تەواوە. بەڵام تەبەڕی ئەفەرمێ ئەو شتەم تەجروبە کردیە بۆ خۆمان، ئەفەرمێ واللهی بۆ خۆمان دیتمان ئەو شتە هەر کەسێک ئەو ذکرە بخوێنێتن لە دوو پشک و لە ژەهر بە دوور دەبێتن. یەکێکی تر لەو ذکرانەی کە بچینە خزمەتی ئەوش ئەوەیە هەر کاتێک کەسێک کە لە ماڵ دەردەچێ بڵێ بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله.
پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک کە لە ماڵدەرچ و ئەو زیکرە بکاتن ئیلا پێی دەوترێ تۆ هیدایەت دراوی و تۆ بەستە ئەو زیکرت بەسە. لە حەدیثەشکە ئەفەرمێ دوو شەیتان کاتێک کە بەیەک دەگەن ئەو کەسە کە دەڕواتن ئەفەرمێ یەکێکیان بەوی تریان دەڵێتن دەڵێ چ شتێکت هەیە بەرامبەر بە کەسێک چۆن دەتوانین زەفەر بە کەسێک ببین لە کاتێکدا ئەو کەسە خی پەروەردیگار لە پەنای خۆیەوە گرتوویەتی ئەو کەسە خی پەروەردیگار پاراستویەتی کەواتە شەیتانەکان دەست لەو کەسە دەشۆنەوە ئەگەر بێتە دەرێ برێ بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک بچێتەوە ماڵ سەلام لە خانەوادەکەی بکە و بڵێ ئەسسەلام عەلەیکم ئەفەرمێ ئەو کەسە ئەگەر بژیتن خی پەروەردیگار ڕزقی دەدا ئەگەر بژمری خی پەروەردیگار دەیخاتە بەهەشتەوە. الله ئەکبەر لەو دوو مژدەیە لەو دوو بەشارەتە خۆشە ئەگەر بژی خی پەروەردیگار ڕزقی دەدا ئەگەر بژمری خی پەروەردیگار دەیباتە بەهاش. چەندە جوانە ئەگەر ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین بە یەک سەلام کە تۆ لە خانەوادەکەت دەکەی بەبەر ئەو مژدەی پێغەمبەری خوا دەکەوی صلی الله عليه وسلم. جا هیوادارم هەموو لایەکمان دەست بەو زیکرانەوە بگرین و زیکری زۆرتر و زیاتریش هەیە بەڵام پێم خۆشە بۆ خۆتان بگەڕێنەوە سەر زیکرەکان بۆ خۆتان بگەڕێنەوە سەر ئەو پاداشتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خوێندنی زیکرەکان باسی کردووە بۆ ئەوەی بزانن ئەو دینەیمە چەندە گەورەیە چەندە جوانە ئەو مژدانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندە زۆرن. ئێمەی موسڵمان دەتوانین بە خوێندنی چەند کەلیمەیەک چەندە پاداشتی گەورە بەدەست بێنین چەندە لە خوای پەروەردیگار نێزیک بینەوە چۆن ڕەزامەندی خوای پەروەردیگار بەدەست بێنین. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته.